لناو مزگەوتە و ڕۆژانی جمعە هەندێک جار لە کاتەکانی تری نوێژیشە گەنجانێک لە کاتی نوێژی جمعەیە هاتوون بۆ نوێژی جمعە بۆ نوێژی جمعە دێن بەڵام مۆبایل ها بەدەستیانەوە خەریکی تەماشاکردنی مۆبایلن تەماشاکردنی ئەو شتانەیە کە لە ناو مۆبایلە هەیە ئیتر بە وێنە و بە نووسین و بە هەر شتێک لە ڕاستیە ئەوە پێی ناوترێت جمعە لە کاتی جمعەیە ئینسان ئەبێ تەنانەت تەسبیحەکەی دەستیشی بخاتە گیرفانی لە کاتی وتاری جمعەیە یاریکردن بە پەنجەی خۆت دروست نییە دەستکردنە ناو پەنجەیە دروست نییە چجا خۆ مەشغوڵکردن بە مۆبایل و بە ئەو شتانەوە یان دوان نووسیان بە یەکۆ دانیشتن و پێ ئەکەن و قسە ئەکەن و ئەوانە لە ڕاستی ئەوە سیفەتی نوێژگەری جمعە نییە ئەبێ گەنجانی مسلمان لەوە بە دوور بن لە کاتی ئەو 20 دقە 25 دقەی جمعەیە ئەبێ بێندانشن گوێ بگرن لە وتاری جمعە پاشان بە جوانی بەڕێکوپێکی نوێژی جمعە ئەدا بدەن لەگەڵ جەماعەتە ئەوە سیفەتی ئینسانی ئیماندارە ئەگەر ئینسان ببێتە مایە ئەوەی کە خەڵکی تریش لە جمعەکەی مەشغوڵ ببێ لە ڕاستیە نەهاتنی باشترە بۆیە من ناڵێم نێن بەڵام ئەڵێم بێن دەستان خۆش بێتیش کە دێن بۆ نوێژ و بۆ جمعە و بۆ جەماعەت بەڵام ئەخلاق و ئادابی جمعە و جەماعەت بپارێزن ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء